جنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، ڕێزدار پارێزگاری جنابی پارێزگاری هەولێر، زۆر بەڕێز قایمقامی قەزای دەشتی هەولێر بە وەکالەت، زۆر بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەرپرسانی حیزبی حکومی، میوانانی ئازیز، مامۆستایانی قەدرگران، ڕۆژتان باش. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە مەراسیمی کردنەوەی باڵەخانەیەکی تایبەت بە قوتابخانەیەکی تازە لە سنووری دارەتوو لەگەڕەکێکی هەژارنشین لەسەر بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێت بەشداریمان لەگەڵا دەکەن. بۆیە زۆر بە گەرمی بە خێرهاتنتان دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. ڕێزدار جنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە لەطف بفەرموون بە پێشکەشکردنی بودجێ. بەناوی خۆی گەورە و مێرەبان، ئامادەبوانی بەڕێز ئەم کاتان باش. پەرەپێدانی ژێرخانی پەروەردەیی و دروستکردنی باڵەخانەی نوێ یەکێک بۆ لەو کارانەی کە لەم کابینەیە گرنگی پێدراوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەو دۆخەداراییە ناجۆرە و هەروەها بۆ تەنگەژەی تەندروستیەش توانیواناوەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگارە بەڕێزەکان لە تەواوی کوردستان 50 قوتابخانەی نوێ بخینە خزمەتەوە و زیاتر لە 600 قوتابخانەش نۆژەم بکەینەوە. ئەمڕۆژ قوتابخانەیەکی دیکە 18 پۆلی لە تایپی ئەی لە دارەتوو ئەچێتە بواری خزمەتەوە. ئەم قوتابخانەیە ڕاستەوخۆ لەلایەن جەنابی سەرۆکوەزیران گرنگی تایبەتی پێدرا بۆی کە بۆ خەڵکی سنوورەکە تەواو بکرێ. 3 قوتابخانە بوون لە هەولێر کە یەکێکیان ئەم قوتابخانەیە کە بڕی 767 ملیۆن دینار لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان کرا بۆ تەواوکردنی. قوتابخانەیەکی دیکەش لە گەڕەکی باداوا گەلاوێش کاویش 675 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە و پشت بەخوای گەورە لە هەفتەی ئایندا چێتە بواری خزمەتەوە. و هەروەها قوتابخانەیەکی دیکەش هەتا دە ڕۆژی دیکە لە پیرزینە چێتە بواری خزمەتەوە کە 445 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. کۆی گشتی ئەو 3 قوتابخانەیە بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی ملیارێک و 885 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە کە شوێنی نزیکەی 3000 قوتابی نوێ دەبێتەوە یان لانی کەم لۆدێک لەسەر هەندێک لە قوتابخانەکانی دیکەکە بکاتەوە. کاروانی ئاوەدانی بۆ بنیادنانی قوتابخانەی نوێ و هەروەها بۆ تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان بەردەوامە بێ بە گوێرەی توانا و ئیمکانیەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. هەموو لایەک دڵنیاکەینەوە کە لە هەموو هەوڵەکانمان بەردەوام بین بۆ ئەوەی کە بتوانین ژینگەیەکی لەبارتر گونجاوتر بۆ قوتابیانی کوردستان فراهەم بکەین. دەزانین پێداویستیمان زۆرە، دەزانین لە هەموو سنوورەکان کاری دروستکردنی قوتابخانە و هەروەها نۆژەنکردنەوەمان لەبەردەمە، بەڵام بە دڵنیاییش بە گوێرەی ئەو دۆخەدارایی کە لەبەردەست بووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەوێتی داوە بەوەی کە چۆن بتوانێت ژینگەی قوتابخانەکان چاکترکە و هەروەها قوتابخانەی نوێ بخاتە بواری خزمەتەوە. سڵاو و ڕێزی جەنابی سەرۆکوەزیران بە خەڵکی دارەتووە گەێنم و ئەم قوتابخانەیەتان پێشکەش بێ وەکو ئەرچێک لە ئەرکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە خزمەتی قوتابیانی ئەم سنووراکە. و سوپاسی برای بەڕێزم جەنابی پارێزگاری هەولێرەکەم کە دعمێکی تەواوی کەرتی پەروەردە لە پارێزگای هەولێرەکە و بەردەوام لە خەمی قوتابخانە و ناوەندەکانی خوێندنی ئێمەیە. سپاس بۆ هەموو بەڕێزانی کە ماندوو بوون بۆ قایمقامیەت، بۆ هەموو لایەنانەی دیکەش کە بۆ خستنەگەڕی ئەم پرۆژانە و هەروەها چوونەبواری خزمەتیان ڕۆڵی گرنگیان بینیەوە. دووبارە لە هەموو لایەکتان پیرۆز بێ و هەموو لایەکی دڵنیاکەینەوە بە گوێرەی توانا و ئیمکانیەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبین لەوەی کە بتوانین خزمەتی ژێرخانی پەروەردەیی بکەین بۆ ئەوەی خزمەتی منداڵان و قوتابیانی کوردستان بکەین. پیرۆزتان بێ. زۆر زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەلان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. داوا لە بەڕێز پارێزگاری هەولێر کاکوێت خۆشحاڵ دەکەین فەرمێ بۆ پێشکەشکردنی وتارێک.
بنای خوای گەورە مهرەبان برای بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەبوانی بەڕێز مامۆستایانی خۆشەویست قوتابیانی هێژا بە ناوی پارێزگای هەولێر دڵخۆشی خۆمان نیشان دەدەین بە کردنەوەی ئەو قوتابخانەیە لە جێگایەکی زۆر گرنگ و زۆر پێویستی پارێزگاکەمان. دارەدوو دەشتی هەولێر لە چوارچێوەی ئەولەویەتی کارەکانی حکوومەتدایە لەوەی کە هەمیشە جەنابی سەرۆک وەزیران لە دەستبەکاربوونی کابینە وەزیرەکان و هەروەها پارێزگارەکانی ڕاستپاردووە دەستی خزمەت و پرۆژەی خزمەتکاری بگاتە ئەو جێگایانەی کە ئەگەر لە پێشوودا وەکو پێویست خزمەتی پێ نەکرابی. ئێمەش لە چوارچێوەی داڕشتنی ئەو ستراتیژیەتە وەکو پارێزگای هەولێر بۆ تەوازنێک لە نێوان یەکسانیەک لە نێوان شار و دەرەوەی شار پرۆژەکانی پەرەپێدانی پارێزگای هەولێرمان خستۆتە بواری ئیشکردن لەو چوارچێوەیە کە بتوانرێتن لە دەوروبەری شاریش خزمەتەکان هاوشانی شار وەکو پێشکەوتنەکانی هەولێر بەرەو پێشەوە بچیتن. بەکردنەوەی ئەو قوتابخانەیە جگە لە دڵخۆشیمان دەمانەوێت سوپاسی خەڵکی ئێرە و سوپاسی پارێزگای هەولێر پێشکەش بە وەزارەتی پەروەردە بکەین کە لە چوارچێوەی کارنامەکانی حکوومەت لەو گرنگیەی بە بواری خوێندن و پەروەردە دەدرێ و هەروە پێداویستیەکان و دابینکردنی پێداویستی و دروستکردنی قوتابخانەی تازە و نۆژەنکردنەوەی قوتابخانەکان لە چوارچێوەی بەرنامەکانیان لە سنووری پارێزگای هەولێریش بە خۆشحاڵیەوە بە سپاسەوە کاری زۆر گەورە پێشکەش کراوە. واروەها سپاس دەبوو جەنابی سەرۆک وەزیران کە ئەو سێ قوتابخانەی جەنابی وەزیر باسی لێوەکردن هەرسێکیان لە سێ جێگای زۆر گرنگ بوون پرۆژە تەواو نەکراوەکانی حکوومەت بوون. جەنابیان ڕاستەوخۆ دەحمەتی کردی لەوەی کە قوتابخانەکان تەواو بوون و لەگەڵ جەنابی وەزیر باسمان دەکرد کە چەند قوتابخانەیەکی دیکەشمان ماون لە سنووری پارێزگای هەولێر بە پشتیوانی خوای گەورە ئەوانیش تەواو دەکرێن و نۆژەنکردنەوەی قوتابخانەکانیش وەکو پرۆسەیەک بەردەوامی دەبێتن. جێگای خۆیەتی دەستخۆشی لە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێبەرایەتی پەروەردەی دەشتی هەولێر و قایمقامیەتی دەشتی هەولێر و ناحیەدارە توش بکەین کە ئەوانیش ڕۆڵیان هەبووە لەوەی کە هەمیشە خواستی ئەو خەڵکەیان گەیاندووە بۆ ئەوەی ئەو قوتابخانەیە تەواو ببێتن. دووبارە وێڕای پیرۆزباییکردن لە خۆمان و لە خەڵکی ناوچەکە ئومێد دەکەین ئەم ساڵی خوێندنیش کە ئێستا لە ڕۆژە سەرەتاییەکانی دەستپێکردنی خوێندنی ئەم ساڵداین بە جوهدی مامۆستایانی بەڕێز بتوانین ساڵێکی پڕ نەتیجە ساڵێکی پڕ لە دەستکەوتی بەرزبوونەوەی ئاستی زانست و زانیاری قوتابیان و خوێندکاران و وەروەها بەدەستهێنانی ئەنجامی باشی پرۆسەی خوێندن بێن. دووبارە هەموولایەکتان بەخێر بێن، زۆر خۆشحاڵ بووین. ئەو قوتابخانەیە لە چوارچێوەی سێ پرۆژەیە کە پرۆژەی تەواو نەکراو بوون ئەمڕۆیەکیشان ئینجاز بووە بە بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ملیارێک و 885 میلیۆن دینار بۆ سێ پرۆژەی تەرخان کرابوو. ئەم قوتابخانەیە 767 میلیۆن دیناری بۆ تەرخان کرا بۆ تەواوکردنی. قوتابخانەیەکی هێشت پۆلیە لە جۆری تایپی ئەیە بۆ دارەتوو دروستکراوە و شوێنی نزیکەی 1000 قوتابی تیا بێتەوە کە دوو داوامی تیاکەن پیرۆزی خەڵکی دارەتوو بێ و ئەوەشی پێمان بکرێت بۆ خزمەتکردنی خەڵک و پەرەپێدانی ژێرخانی پەروەردەی بەردەوامە بێت. ئێمە پێشتر لە گەڕەکی هەر لەم گەڕەکە بووین بەڵام لەگەڵ قوتابخانەیەکی تر داوامانە کرد. سێ قوتابخانە لێک بینابووین. قوتابخانەیەکی بنەڕەتی لە قاتی خوارەوە بوو، ئێمە لەسەرەوە بووین. بەڕاستی ئەو ساڵ لەبەر کێشەی قوتابیان نەمانتوانین دەوام بکەین لەسەرەتاوە. زۆربەی عەدەدی ژماری قوتابیان هەروەها بۆ قوتابیانی ئێمە لەگەڵ قوتابیانی بنەڕەتێکەش ئەم ساڵ زۆر بە خۆشحاڵیەوە هاتینە ئەم قوتابخانە. ئێستا دەتوانین زۆر
بە ئسراحەتی تەڵەبەکان دابش بکەین لەسەر پۆلەکاندا کرومانەتە 18 پۆل لە ئێستادا هەر پۆلێکە 21 تەڵەبە بۆ 22 تەڵەبەمان داناوە قوتابخانەمان پێک دێ لە زانستی وێژەیی ئامادەیە 490 تەڵەبەمان هەیە بۆ ئەم ساڵ ژماری مامۆستایانمان 45 مامۆستایە زۆر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە تەواوکردنی بینای ئەم قوتابخانە هەروە سوودی زۆر بۆ ئێمە هەبوو هەروە بۆ قوتابخانەیەکی تازە کرایەوە بە ناوی بەرزی بنەڕەتی ئەوانیش ژماری قوتابیانیان پێم وایە لە 900 زیاتر ئەبێت دەستخۆشیتان لێ ئەەکەین دەستخۆشیتان یەکەن بۆ ئامادەبوونتان هەروە بوو هەمومان بارزەکان کە لێرە بوون. سەبارەت بە قوتابخانەکەمان پێشتر کە مەکتەبە کۆنەکەمان تۆزێ ناخۆش بوو دوودەوام بوو تۆزێ شێوا بوون چکە داوامی گچکەشمان لەگەر بوو بەس لێرە الحەمدوللا یەک داوامین و لە مەکتەبەکەی دی چکە تەڵەبەمان زۆرتر لە پۆلەکان بوو نەمان دەتوانین دەرسەکان بە مرتاع بینێ بەس ئێستا الحەمدوللا لێرە ژمارەی کم و بە شێوازێکی پوختەتر مامۆستایەکانشمان الحەمدوللا هەم مامۆستای پسپۆڕن زۆر شارەزانە بە جوانی شەرع دەکەن دەستخۆشی لە شارەژ دەکەن. طبعا زۆر دڵمان خۆشە مەکتەبی تازەمان لە بۆ کراوە لە بۆی لەولە دەوامان زۆر قەرەبارە بۆ بەڕاستی بەڵام لێرەکانە لە خۆی بە زیادبی شعبەمان زۆرە مەکتەبەکە خۆشترە گەورەترە لە بۆمان تەڵەبەکانمان قەرەبارغی دروست نابیتن لە شعبەی بەڵکو بەعکسەوە شعبەکان لەسەر تەڵەبەی کەمترە مسەیترین پتر لەسەر تەڵەبەکان نەوەک لەولا پێمانە دەکرا مسەیتر بنەسیان شعبەکە قەرەبارە بوو بەڵام لەسەر لە خۆی بە زیادبی شعبەکە لە بۆمان تەڵەبەکان کەمن لە شعبەی مسەیترن لەسەر دەرسەکەی پتر سەرەتا دەستخۆشتان دەکەم بەخێربێن سەرچاوان کەناڵەکەتان وەکو ئەو پرۆژێککردنەوەی قوتابخانەیە زۆر پێی خۆشحاڵ بوون کارێکی جوانیان کرد دەستیان خۆشبی دوایمانی بوونەکی زۆر و هەوڵەکی زۆری وەزارەت و بەڕێبەراتی پەروەردی دەشتی هەولێر و خۆشمان بە هەمان شێوە گەشتن بەو ئامانجەکەمان بوو لەبەرەوەی مەکتەبەکە لەولا تەڵەبمان زۆر بوو دوو دەوام پێکەوە داوامان دەکرد داوامی خۆمان ئامادەیە لەگەڵ بنەڕەتی زۆر کێشەمان هەبوو. ئەوان پێکەوە فرسەمە هەر ماماشەوە پێکەوە بوو مامۆستا زۆر بوو قوتابی زۆر بوو خۆمەکو یاری لە دەری قوتابخانە کێشەمان زۆر بۆ دروزەوە ڕاستی هەم لە بوتنەوەی مامۆستاکان کە بچنە شعبە و تەڵەبەی وان کە دەچوونە ژوور و هاتنە دەران لەگەڵ نزایممە وەکو یەک نەبوو دەنگ دروست بوو ئەو چاڵات و ئیشانێک ئەم دەمان کرد لەگەڵ ئەوان یەک نەبوو ئامادەی سیستەمی جودای و بنەڕەتیش سیستەمی جودای خۆشبەختانە ئێستا ئینشەڵا کێشانەمان نابێت و ئەو وردەکێشانەی هەمانە چارەسەری دەکەین. زۆر دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەم بۆ کردنە قوتابخانەیەکی تازە سەبارەت بە قوتابخانەیەکی ڕابردوومان لە پۆلەکاندا نسبەی تەڵەبەکان زۆر بوون هەروەها نسبەی وەرگرتنی زانیاری لە مامۆستاکان تۆزە قڕستر بوو بەڵام ئێستا لە پۆلەکاندا تەڵەبەکان کەمترن دەتوانین زانیاری زیاتر لە مامۆستاوەکان وەرگرین. خوێندکاری پۆلی 11 وێژەییم خۆشحاڵم بۆی کە قوتابخانەیەکی تازەمان بۆ دروست کراوە لە قوتابخانەکەیت کە هەندێک تەڵەبەکان زۆرتر بوون ئەو قوتابخانەی باشترە کەمین ڕێژەمان کەمە دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە و مامۆستاکانمان دەکەم یارمەتیان دەین سوپاس. زۆر پێ خۆشحاڵم لەو مەکتەبە نوێی هاتیینە مەکتەبەکی خۆش پۆلەکانمان زیاترە بەڕاستی لە مەکتەبەکەیت کە پۆلەکانمان زۆر کەم بوو قوتابیەکان زۆر بوون لە پۆلێ پێمان نەمان دەتانی سەیتەڕێ یعنی بەڕاستی لەبەرەوەی جوانتر نەدەچوو لە بۆیان وانەکان بەس لێرە الحەمدوللا زۆر سوپاسی وەزیر دەکەین و سوپاسی حکوومەتی دەکەین کە ئەو مەکتەبێ لە بۆ مەدانایە بەڕاستی دەستخۆشیانێ دەکەین لەبەرەوەی مەکتەبێکی خۆش و پاک و خاوێن و قوتابیەکان لە ناو پۆلێ کەمن یعنی ئەمن کە مامۆستای بیرکاری مامۆستای بیرکاری دائیمەن بیرکاری لەسەر مامۆستای زیاتر دەتانی یعنی هەوڵەکی وایە لەگەر دەدەین ئینشاڵڵا دەکەینە مەکتەبەکی نمونەیی. پێشەشی بەخێرهاتنی بەڕێزان دەکەم تەلەڤیزۆنی پەروەردە و هەروەها دەستخۆشی لە وەزیری پەروەردە دەکەم بۆ ئەنجامدانی ئەو کارەی کەوا کردنەوەی ئەو قوتابخانەی تازەیە بەڕاستی شتێکی چاچی کردووە کە لەولا ئێمە زەختێکی زۆرمان لەسەر بوو لە قوتابیەکان هەم لە پۆلەکەی هەم لە ڕووبەری پۆلەکان بێزگەلەوەی داوامی بنەڕێتەکەش لێ و زۆر جاران جەڕەسەکانمان تێکردە و زۆر هەسمە بە ناڕاتێکی زۆر دەکرد بەڵام ئەلحەمدولیلا دەستخۆشی لە وەزیری پەروەردە دەکەین بە کردنەوەی ئەو قوتابخانەیە ئێستا
هەز دەکەم لە زەوجی کە ئەو ڕۆیەکەم ڕۆژە هاتمە پۆلەکە هەستم کرد هەستم بە فەڕاحیەکی کرد بەڕاستی لە ڕووی ڕوبەرەوە لە ڕووی خاوێنیەوە لە ڕووی کەمی ژمارە قوتابیەکانەوە لە ڕووی ساعە و دەوروبەر و شوێنی تاقیگەکان و هەموو هۆڵ و ئۆستەکان هەستم بە خۆشیێکی زۆر کردیان. پۆلی دوانزەی زانستیم زۆر سوپاس وەزارەتی پەروەردە دەکەین بۆ بکردنەوەی ئەو قوتابخانەیە چونکی بەڕاستی بۆ پۆلی 12 زۆر مهمە قوتابخانەیەک بکرێتەوە و سەبارەت بە ژمارەی پۆلەکان یعنی کەمن ئەمە زۆر بۆ تێگەشتنی قوتابی بەسوودە و بەڕاستی کردنەوەی ئەو مەکتەبە نوێ زۆر پێویست بوو هەم بۆ گەڕەکە هەم بۆ قوتابیەکانیش چونکە لەو مەکتەبی ئەولای کامە لە دوو دەوام تێکەڵ بووین بەڕاستی مرتاح نەبووین مەکتەبی سەرەتاییمان لەگەڵ بوو زۆر ژاوەژاویان دەکرد نیان دێش دەرسەکانمان بە ئیسراحەت یاخود بەهادیئی شەڕحکەین چکە بەڕاستی دەرسی کیمیا دەرسێکی ئەساسی لە پۆلی 12کان پێویستی بە جەوێکی ئارامە لە بۆ تێگەیشتنی تەڵەبەکان لەبەرەوەی ئێستا ئەو مەکتەبە بەڕاستی زۆر ئارامە زۆر مەکتەبێکی تێر و پڕ و بەڕاستی تەواوە لە بۆ جەوەکە و لە بۆ خوێندنی پۆلی 12کانیش و پۆلەکانی دیکەش بە تایبەتی 12کان دەستخۆشیان لێ دەکەم لە بۆکردنەوەی ئەو مەکتەبە بەڕاستی زۆر مرتاحین ئینشاڵڵا ساڵێکی سەرکەوتوو بەڕێ دەکەین لەو قوتابخانە نوێ و بە دەرەجەی باش بەخێر هاتنتان دەکەم و بۆ کردنەوەی ئەم قوتابخانەیە دەستخۆشیتان لێ دەکەم لەبەر ئەوەی ئێمە لە قوتابخانەکەی تر بووین کە پۆلی سەرەتاییمان لەگەڵ بوو تا قوتابخانەیەکی بنەڕەتی بوو جەوەکەمان زۆر ئارام نەبوو بۆ خوێندن سەرڕای ئەوەش پۆلەکانمان ینی بچووک بوون زۆر بە جوانی نەمان دەتوانی لە مامۆستا تێبگەین و ڕفتاری خۆمان بکەین بەهۆی داوامەکەی ترەوە.